پلانی هەرێم بۆ موچەی مانگی پێنج چییە؟ هەفتەی داهاتوو پێشهاتی نوێ بۆ موچە ڕوودەدەن. تیوار جوڵە و پلانی حکوومەتی هەرێم بۆ موچە ئاشکرا دەکات. جژن تەواو بوو بەغجا موچەی نەنارد. کێشەی موچەی موچەخۆرانی هەرێمیش دیسانەوە کەوتۆتەوە ناو گێژەوی سیاسی لە بەغجا. هەرچەندە چاوەڕوان دەکرا دادگای فیدراڵی ئەمری وەلایی دەربکات بۆ خەرجکردنی موچە، بەڵام بە پاساوی ئەوەی ئەندامەکانیان لە حەجن کۆبوونەوەکە نەکرا. بە پێی زانیاریەکان چاوەڕێ دەکرێت هەفتەی داهاتوو چەند پێشهاتێکی نوێ ڕوو بدەن کە کاریگەریان دەبێت لەسەر یەکلابوونەوەی پرسی موچە. بڕیارە تا ناوەڕاستی هەفتەی داهاتوو دادگای فیدراڵی کۆبوونەوەی خۆی بکات و ئەمری وەلایی دەربکات کە بەغدا پابند بکات بەوەی موچەی مانگی پێنجی موچەخۆران بنێرێت. بە پێی قسەی سەرچاوەیە کە بۆ تیوار دواوە، ئەگەری هەیە دادگا ماوەیەکی دیاریکراودا بنێت بۆ هەرێم و بەغدا تا ڕێبکەون و پابندی زیاتریش دەخاتە سەرشانی هەرێم بۆ پرسی داهات و بودجە. سەرچاوەکە دەڵێت دادگای فیدراڵی بە ئەمرە وەلاییەکەی دەیەوێت نە شیش بسووتێت و نە کەباب، بۆیە بڕیارێکی هاوسەنگ دەردەکات تا هەرێم و بەغدا لە یەک نزیک بکاتەوە. هەر بە پێی زانیاریەکانی تیوار، حکوومەتی هەرێم بەنیازە لە دادگای فیدراڵی دۆسیەکە دژی حکوومەتی عێراق بجوڵێنێت. هەر بۆیە چاوەڕێیە دوای دەرکردنی ئەمرە وەلاییەکەش پەنا بباتە بەر دادگای فیدراڵی و سکاڵا تۆمار بکات. هاوکاتی ئەمانەش هەر یەکە لە ئەمریکا و فەڕەنسا بەجیا چەند پەیامێکیان ئاڕاستی حکوومەتی عێراق کردووە و فشار دەکەن تا موچەی هەرێم خەرج بکات. وەک سەرچاوەیەکی باڵای ئاگادار بۆ تیوار ئاشکرای کرد، بە لەبەرچاوگرتنی ئەم پێشهاتوو ئەگەرانە چاوەڕێ دەکرێت هەفتەی داهاتوو بۆ پرسی موچە سەرەداوی بەشێک لە چارەسەرەکان دەربکەون.